حتى ئێستا هیچ وادەیەکیان هیچ طبعا ئێمە ڕەغبەتمان هەیە نەک لەگەڵ تورکیا لەگەڵ هەموو جیرانەکانی خۆمان دەمانەوێ دانوستاندن بکەین دەمانەوێ حەلی کێشەکان بکەین دەمانەوێ ڕەغبەتی خۆمان بۆ ئاشتی و بۆ تەفاهم نیشان بدەین نیشانیشمان داوە بەنسبەت تورکیاش یەکێکە لە وڵاتە مهمەکانی ئێمە جیرانی ئێمەیە تورکیا لە ساڵانی ناخۆشیدا هەر لە دوای بڵێن هەر لە هەشتا و نوەکان کە کیمیاوی لەو سنوورە بەکار هات دەرگاکانی بۆ ئێمە کردەوە و دوای ئەوە لە هەموو ڕۆژە سەختەکاندا یارمەتی خەڵکی کوردستانی داوە ئێمە ئەوەمان لەبەر چاوە ئێمە یارمەتی و هاوکاری کۆماری ئیسلامی ئێرانمان لەبەر چاوە حکوومەتی هەرێمی کوردستان گەلی کوردستان دەیانەوێ لەگەڵ جیرانەکانی بە ئاشتی بژی دەیەوێ عاملی استقرار بێ لە منطقە و دەیەوێ ئەو سیاسەتەی بەردەوام بێ لەگەڵ جیرانەکانی و لەوانەشدا تورکیا کە عیلاقەیەکی زۆر باشمان هەبووە پێشتر لەگەڵیان ئێمە ئێستاش ئەو ڕەغبەتەمان هەیە